باوەڕبوونی پارتی با حکومڕانی مۆدێرنە و دیموکراسیان پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز نەسرەت سۆفی کاندیدی پارتی بۆڵژانی پەرلەمانی کوردستان لە پارێزگای هەولێر لە سۆرانەوە لەگەڵماندا. بەڕێز نەسرەت سۆفی سڵاوتان لێبێت. تۆم کاتتان باش. پارتی تا چەند باوەڕی بە حکومڕانی مۆدێرنە هەیە؟ زۆر سپاس. سڵاو بۆ بینەران و بیسەنانی کەناڵی 24 خۆشەویست. سەرەتا پیرۆزبایەکی گەرم لە هەموو خەڵکی کوردستان دەکەم دوای چاوەڕوانێکی زۆر. ئەمڕۆ دووەم ڕۆژە داخلی ناوبانگەشەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بووین. هیوادارم هەڵبژاردنێک بێ دوور بێت لە هەموو گرژێک، لە هەموو تونند و تیژێک و هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێ، هەڵبژاردنێک بێت لە ئاست چاوەڕوانی هەموو خەڵکی هەرێمی کوردستان بێت و داوا لە هەموو هەواداران و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان دەکەم کەوا خۆیان بە دوور بگرن لە هەموو گرژێک، هەموو کاردانەوێک و بانگەشەیەکی زۆر هێمن و نەرمنیان و لەسەرخۆ و سەردەمیانە بکەن و نەبنە کارێکی وا بکەن کەوا نیگەرانی و استیفزاز بۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیانی خۆشەویستی کوردستان دروست بکەن و بە شێوەیەکی زۆر سەردەمیانە هانی لیستەکەی خۆیان بدەن، هانی پارتەکەی خۆیان بدەن کە پارتێکی شۆڕۆژگێر و پارتێکە کەوا هەموو تەمەنی خۆی لە خەباتی کوردستان و هانی کاندیدەکان و ئەو کاندیدانێکەوە خواست و بەربژێری خۆیان هانیان بدەن بە شێوەیەکی سەردەمیانە. پارتی دیموکراتی کوردستان حەزبێکە لە پێناوی کوردستان دروست بووە، حەزبێکە بۆ ئەو دروست بکەوە خەونی لە مێژینەی گەلی کوردستان بە دیبێنێکە سەربەخۆی کوردستانە. لەو ڕۆژەیەکەوە پارتی دیموکراتی کوردستان دروست بووە، هەموو خەبات و تێکۆشان و قوربانی و مێژووی پڕە لە هەوراز و نشێ و پڕ لە قوربانی و شەهید و بۆ ئەو بکەوە کوردستان بگەینتە کەناری ئارام. پارتی لە هیچ حەزبێک جا نەبووتەوە. زۆربەی ئەو حزبانێکەوە دروست بوون هەمویان لە پارتی جیابوون لە پێناوی کۆمەڵێک دەستکەوتی شخصی و کۆمەڵێک دەستکەوتی معنوی مادی. بەڵام پارتی دیموکراتی کوردستان بۆ کوردستان دروست بووە، چونکە هەمیشە کە گوتت پارتی واتە کوردستان، هەموو کوردێکی دڵسۆز ئێمە پارتی دەزانین، هەموو پارتیشی دڵسۆزیش کوردستانیە، کەواتە پارتی بۆ کوردستان دروست بووە، پارتی بۆ دروست بکەوە لەژێر ئەو دروشمە جوانێکەوە ئێستا بۆ پەرلەمانی کوردستان هەمانە چوار پرەنسیبی زۆر سەرەکی زۆر گرنگن: ئارامی، ئاوەدانی، خۆڕاگری، پێکەوەی کاوانە دروشمی ئێمن، پەیامی ئێمن. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەو چوار پایە گرنگە کار دەکەین و هەمیشە ئەوڵ دەدەینکەوە کوردستان بەهێز بکەین و ئاوەدانی بکەین، ئارامی بکەین و خۆڕاگرین بەرامبەر بە هەموو ئەو هەڕەشە و ئەو ئەوانەی کە بەرامبەرمان ڕوو دەدات. بەڕێز نەسرەت، هەوڵ و کاری کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بۆ سەرخستن و سەرکەوتنی خۆیانە بۆ پەرلەمانی کوردستان یان ئامانجی ئەوان سەرکەوتنی لیستی 190 پارتیە؟ بەڵێ هەموو کاندیدانی پارتی کە 190 کاندیدن بە هەر چوار بازنەکە ئێمە هەموو هەوڵ و تێکۆشانێکمان بە دەرەجە یەک بە پلەی یەک بۆ لیستی خۆمانە، لیستی 190 لیستی پارتی دیموکراتی کوردستان. چونکە ئەگەر لیستی پارتی دیموکراتی کوردستان سەرکەوت ئێمە هەمومان سەرکەوتین. لەلای هیچ کاندیدێک لەلای هیچ کاندیدێک ئێمە گرنگ نییە چێمان براوە دەبین چێمان دەچینە ئەندامی پەرلەمان، چونکە ئەو 190ی کەوا بەربژێر کراوە لەلایەن سەرکردایەتی پارتی وە جەنابی سەرۆک بارزانی کە ئێمەی بەربژێر کردووە هەمومان خۆمان بە براوە دەزانین. چێ براوە بێ ئێمە هیچ جیاوازیمانە، هەمومان خوشک و برایەکین، هەمومان ڕۆڵەی ئەو پارتیین، کەواتە ئەوەی ئێمە مەبەستمانە دەنگ بۆ پارتی خۆمان، بۆ پارتەکەی خۆمان کۆ دەکەینەوە و بەڵێن بە هەموو خەڵکی کوردستان دەدەین پارتی دیموکراتی کوردستان دەبێ هەمیشە بە بەهێزی بمێنێتەوە، دەبێ هەمیشە بە ڕقم یەک و بە پلەی یەکەم بمێنێتەوە و داوا لە هەموو هەواداران دۆستان و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان دەکەین کەوا لە ڕۆژی 20دا بە هەموو هێزی توانایانەوە بە خۆیان و بە خانەوادە و بە دۆست و برادر و ئازانیان ڕوو بکەنە سندۆقی دەنگدان و پاداشتی پارتەکەی خۆیان بدەنەوە بە وەفا و بە ئەو دەنگانەی کەوا چونکە پارتی خۆی بە خاوەنی کوردستان دەزانێت، پارتی هیچ کاتێک خۆی بە کرێچی نەزانی وە لە وڵاتە، پارتی خۆی بە خاوەنی کوردستان زانیوە، هەمیشە هەموو خەبات و قوربانی پارتی بۆ کوردستان بووە. کەواتە ئێمە وەکو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان هەمومان خۆمان ببراوە دەزانین ئەگەر لیستەکەمان لیستی 190 سەرکەوتوو بوو و بەڵێن دەدەین بە جەنابی سەرۆک بارزانی بۆ پارتەکەی خۆمان بە هەموو شێوەیەک بە هەموو توانایەک تێدەکۆشین، ماندوو نابین، خەبات دەکەین، ماڵ بە ماڵ دەگەڕین، شوێن بە شوێن دەگەڕین بۆ ئەوەی دەنگ بۆ پارتەکەی خۆمان بۆ لیستەکەی خۆمان کۆ بکەینەوە و هەر هەمومان بە براوە خۆمان دەزانین ئەوانەی کە سەر دەکەوین ئەوانەی سەر ناکەوین، چونکە سەرکەوتنی لیستەکەمان سەرکەوتنی پارتەکەمان بە سەرکەوتنی هەمومانە. بەڵێ بەڕێز نەسرەت، پێشتر بەرپرسانی باڵای پارتی و ئێستاش کاندیدانی پارتی زۆر جەخت لەوەکەنەوە کە پارتی سەرکەوتنی گەورە تۆمارەکە، هەتا و ڕادەی کاڵێن سەرۆکوەزیران مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی کابینەی دێمی حکومەتی هەرێمی کوردستانیشە. ئەم هەموو بڕوایەتان لە چیوە هاتووە؟ بۆ پێتان وایە پارتی هەر یەکەمە بێ؟ بۆ پێتان وانیە کە
پارتێکی سیاسی دیکە بتوانێت پارتی دیموکراتی کوردستان تێپەڕێنێت. بەڵێ ئێمە لەبەرەوەی پارتێکی بەهێزین، پارتێکین پشتمان ئەستورە بەو جەماوەرە خۆشەویستەی خۆمان و مێژوویەکی پڕ لە شانازی و پڕ لە دەستکەوتمان هەیە. ئێمە هەمیشە شانازی بە مێژووی خۆمان دەکەین، هەر لەو ڕۆژەیەکەوە دروست بینێت تا دەگاتێ ئێستا مێژوویەکە پێویست ناکە ئێمە باسی هیچ کەسێکی ترکەین، تەنها باسی مێژووی خۆمان دەکەین و ئێستایەکی ئەوەندە جوانیشمان هەیە هەموو خەڵکی کوردستان دەبینی کەوا پارتی دموکراتی کوردستان چی کردووە و چ دەکات و هەموو خەون و ئاواتی ڕۆیای پارتی دموکراتی کوردستان بۆ ئایندەی کوردستانە. ئێمە دەمانێت ئایندەیەکی وا بۆ کوردستان بنیاد بنین کەوا خەونی هەموو ئەو گەنجانە ئەو لاوانەی خۆمان هەیە بەدی بێنین، بۆیە پشت ئەستورین بەو جەماوەری خۆمان، پشت ئەستورین بەو هەوادارانی خۆمان کەوا ناهێڵن پارتەکەی خۆیان هەرگیزا و هەرگیز شکست بێنە، هەمیشە بە یەکەمی دێهێڵنەوە و پارتی دموکراتی کوردستان ئەم جارش بە پشتیوانی خوای گەورە بە هەر پشتیوانی ئەو جەماوەری دڵسۆزەی کە هەیەی چونکە ئێمە لە ناو جەماوەری خۆمانی دەزانین بێڕەغمی ئەوەی کەوا جەماوەری ئێمە ئەگەر گلەیەکی هەبێ، ئەگەر نیگەرانێکی هەبێ، ئەگەر دڵشکانێکی هەبێ دڵنیاین هەموو گلەیەکانی هەموو نیگەرانەکانی خۆیان بەلاوە دەنێن، هەمویان هەڵدەگرن بۆ کاتی خۆی دوای هەڵبژاردن. ئێمە ئەگەر براوە بووین کە بێگومان براوەش دەبین، کورسی زۆرمان بەدەستێنا دووبارە ئینشاڵڵا حکومەتێکی بەهێزتر، حکومەتێکی گشتگیرتر وەکو جەنابی سەرۆک بارزانی فەرمووی، حکومەتێک بۆ هەموو کوردستان و دروست دەکەینەوە کابینەیەکی بەهێزتر ئینشاءالله. هەر جەنابی سەرۆکی حکومەتی ئێستا کە کاک مەسعود بارزانی هەر ئەویش دەبێتەوە سەرۆکی کابینە نوێ و کابینەی دێم تەمەنا دەکەین کابینەیەک بێ گشتگیرتر و کاملتر و بەهێزتر بێ لەوێ ئێستا، چونکە کورسی زیاتر ئینشاءالله بەدەستێنین، پێگەمان بەهێزتر دەبێ و دەتوانین خزمەتی هەموو ئەو شوێنانش بکەین کەوا دەستمان پێ نەگەیشتووە نەمانتوانێت ئاوادانی پێ بگەین، ئینشاءالله ئاوادانی دەگەین بە هەموو ئەو شوێنان. بەڵێن دەدەین بە هەموو جەماوەری خۆشەویستی خۆمان ئەگەر دەنگ بدەن بە لیستەکەی خۆمان، دەنگ بە ئێمە بدەن، دڵنیابن ئاوادانی بەردەوام دەبێ، دڵنیابن خۆشگوزەرانی بەردەوام دەبێت، دڵنیابن ئارامی بەردەوام دەبێت، دڵنیابن پارتی بەو خۆراگری هەیەی ڕوبەری هەموو ئەو مەترسی و ئالنگاریانە دەبێتەوە. کوردستان لە دەستێکی ئەمیندا دەبێت ئەگەر پارتی دموکراتی کوردستان زۆری نەبێت و کابینە دروست بکات و کورسی زۆر بەدەست بێنێت. بۆیە جەماوەری ئێمە هەرگیز پارتەکەی خۆی ناومێد ناکە، هەرگیز کاندیدەکانی خۆی ناومێد ناکە، دڵنیان بە گروتینەوە دێنە سەر سندۆقی دەنگدان. پارتی دموکراتی کوردستان ئینشاءالله براوە دەبێ، براوەیەکی زۆر بەهێزیش دەبێ و بیستیدا هەمومان چاوەڕوانی کەرنەڤاڵی سەرکەوتنی پارتی دموکراتی کوردستان دەکەن. بەڕێز نەسرەت سۆفی کاندیدی پارتی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە پارێزگای هەولێر لە سۆرانەوە لەگەڵماندا بێ. زۆر سپاس بۆیەوە.